اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاوڕانی خۆشەویست بەخێر بێنە بۆ ڤیددیۆیەکی تری فیفا 23 لە یانەی کوردستان هاتینەوە لاتان گەشتینە ئەوەی کە لە چامپیۆنز لیگ چوون بۆ خولی شانزەی پێما بێت جا ئێستا تیر و پشکەکە کراوە خۆشم سەیرم نەکرۆزان بەرکوێەکە و جابا سەیریگەین لێرەوە بینیم ئیتر لێرە وەساندەمەتم بە بیکەم بە ڤیددیۆ جابا بزایکیم بەرکیەکەوینەوە چۆن نەچۆ سەر هەواڵەکان ئەمە چامپیۆنز لیگ بزایکی بەرکێ کەوتوین و کێ براوە بووە کوردستان ئەو کوین بەر ڕۆما کەوتوین مانچستەر سیتی بەر میلان کەوتووە پاریس بەر FC پۆرتۆ کەوتووە و کوا ڕیاڵ ئەو بۆ لێ ڕیاڵی باوەتە ڕیاڵ مەدرید بەر لیڤەرپۆڵ کەوتووە هەڕێک وەکو ئەمەی خۆمان کە لێی بردو بایرن بەر ئەوڵە نازام چی ئینتەر بەر ئەو شوێنی ترکەوتووە دۆتمۆند لەگەڵ سیلڤە FC و بارشەلۆنە و چێڵسی جاوازین کامیان براوە ئەم ڤیددیۆیە ئەکەین بە هەردوو یاریەکەی بەرامبەر ئەو شوێنە بزانم کێ و کێیە زۆریشی ماوە ناتوانم بیکەم ئەوێ ئەم سوپەر کوپە بکەم سوپەر کوپ و چیتر بکەم یاریەکی زەری تیانە ڕێزە خۆمانە کۆوە ئەمانە هیچ شتێکی وانی ئەڵڵا جەماعەت با بچین بە سوپەر کوپ ئەو یاریە بکەین بزایکم دوێتر شێڕێ بەرەو یاریەکەی سوپەر کوپ جەماعەت سەری کێمانێنە ئێمباپێ ئەوە هات بۆ یانەی کوردستان بەخێربێ ئەهان لە ڕێوەساوی بەخێربێ بۆ یانەی کوردستان بەڕێنی جا ئێسەیەکیم بە سپڕایزێکی عەجیبەڵێ کامیان باشترین ساڵ بووەدەم کامیان باشترینی 2024 بوو بەنزیما کریستیانە محەممەد سەڵاح و ئەوەی تریان نازام کیە جەماعەت دیمبلی ڕۆی جێ هێشتین چوو بۆ مانچستەر سیتی زیاتری لەبەرەوە بوو کە زۆر یاریم پێ ناکرد بەجددی بە دڵم نەبوو یعنی سەریع نەبوو سەریع زۆر خاو بوو لە پاسات وشتە ئەنجا خولانەوە ئەوشتانەی نەبوو تاوجا بایە بەدلەکەی کێ وایە میسی معقول نییە میسی لە بەدل بێت و تۆ لە ناوی جا بە بڕۆ باشتر بە 100,000 نازانمە ئەو شتە من نەموێت پێ ڕازی نەبوو نازەم لەکوێ تاو لەوانەیە کاتەکەی تاوە بێت و ڕۆشت بێت ئەلموهیم نامانێ بۆ خۆتان چوینەتە یەکەمی لە لالیگا یاغا بڕۆین دیسانەوە بۆ یاریەکەی تری جەماعەت بەداخەوە کێشەیەکی گەورە ڕوویە بەنزیما ڕۆی بۆندەکە تاوا بکە بۆندەکەی تازە ئەەکەمەوە کێشە بە دروستەکان ناتوانم یاریکەم لە ڕاهێنەرەتیان ئەگە دەرمەکەن چونکە نازانم چۆنەڵێ ئەمە داوای زیاترەکە کە بۆشی زیادەکەم ئەوانی تر ناکۆکن لەسەریاڵێن باش نییە جا کێشەمان نییە ئیشەڵا یاریزانی تر ئەکڕی ناکرێت هەر ئاوا هەرو یارزانان نەبوو پێوێ بڕۆی یان کێشە دروستکەین لە یانێکی خۆمانە بۆندەکەی تاوا بوو بە فری ڕۆیوە بۆ لیڤەرپۆڵ باز ئێمە ئێمباپیمان کڕیوە ئەوەمان قازانجە سەیری ئەڵێ کامیان باشترینی ساڵ باشترین تیم ماوزان
2024 ئێستا هاتووە ئێمباپی جابات تەشکیلەکەم دەستکاریکەم بۆچی هێشتا بەنزیمای تایە ئەمباپیم هەیە میسیم هەیە بابە هێشتا ئەو کۆردوبەش زۆر زیرەکە جابا بڕین بۆ یاریەکەی تر جەماعەت گەشتینە یاریەکەی چامپیۆنز لیگ سوپەرکوب لە کاتەوەڵم چامپیۆنز لیگ گەشتین یاریەکەی سوپەرکوب بەرامبەر ڕیاڵ مەدرید با سەیرێکی ئەمەش بکەمەوە یەک دەقە بزانم کێ خەریکە تەواو بێ ڕۆدریگێر و ڤاندایک تەواو بن جا ناوی ئەو دیفاعانە بنووسن کە حەستان لێتی با بیانێن خۆم حەزم لە ڕامۆس باش ئەمانە بۆ ناتوانم تازیانکەمەوە بەنزیما ڕۆیوە لیۆنێل مێسی ئەگەر بووی زیاوکەم کێشەیە نازانم بێچۆن بەیان زیاوکەم جا هیوادارم بینووسن بە یاریەکە بکەین و تەشکیلەکەمان چۆنە بەنزیما لە ناوەیە لەگەڵ کریستیانۆ و میسی دوای سوپڕایزێکیان بۆکەن لە ناوەڕاست دەقەکەی دەستکاریکەین دەقەمان بیر ناچێت ئەیکەم بە 6 دقەیە لەخۆ حەزم لێ 6 دقەی جلەکانیشمان دەمێکێن جلانەمان نەکردە بەم جارە ئەوە بێت با بڕێنە ناو 39 ساڵە لەویایە بەفرەبارێ ئای بابە چ بەفرێکە جێنیوەریە تاوە مانگ نییەکە بۆیە بەفرەبارێ تاوە جەماعەت بەخێر بێنەوە یاریەکە ئەو حەکەمە داخیوێ ئەو حەکەمە جلی سوورە نەکەی بران ڕوو لە ڤینیسیۆس خەریکە گۆڵمان لێدە جا ئەگەر ئەوانی میس کێ بوو میسی و کریستیانۆ ئەگە ئەو دوانە بڕۆن پێتان چوانە ڤینیسیۆس کڕن ئەو گۆڵێ خواوەرە چی گۆڵ نەبوو شیر بوو ساحەکەمان ناخۆشە بەفری تێیە ڕۆدریگێر و گورە زۆریان تەواو بن ئەوە گۆڵە جەماعەت چۆنە پێلادانەوە بەدڵتانە ئەگە بەدڵتان نییە بە گۆڵێتتان بکەم هەروە بەسەوی جبورچیەکە هاندە لەیاتەوە ئەوەیەکی بۆ یەک جەلاریەکەیتەوە بۆ ناو گۆڵ بەسەریە بەخوا برا عەجیبەی خولێنێتەوە بژیت لیۆنێل مێسی هێڵی مێندیش جارێ ماوێتی زۆر باش بڕۆدەی بڕۆ بە قورعانە مخوا و یێرزانە بۆ تۆپ ناگرێ حەکەمەکەی وای داناوێنێ
هێوار نەکەی ئەوە ئۆفساید نەبوو بابا ئۆفسایدە کاکە بۆمان ترسێن مەجال نایەن وەرن گیانم بۆ خۆخشانانەیە خریگە خێرە بن دەبڕۆ دی کەریم نایڵن میسی و غەڵەتە چی بوو ڤاندایکە نایەڵێ بابە ڤاندایکیش تاو بووە لەگەڵ ڕۆدریگێر بۆندەکانیان تاو بووە ئاخ کە بەرز بوو نایەتە پێشاڵیان بەسەریە ئای دەیلیە دەیلیە نەکەی نەکەی گۆڵە لە پێشوین تەیسێش باشاتوی ئەزم تەیسە یاریم لە ڕێڵ نەبەدوێت نەنەوازم یاریەکیشم لێورێت نێڵی زۆری هێزان بە جدیتر نییە زۆر بە تاکتیک وشت یاریەکەن دەبڕۆ دەرچووی نایڵێ ماڵە نەچوێت زۆر لەگەڵ یەتی یەکسەر ئەگەڕێیتۆیێتە ئەڕۆی هەریێت نازانین چی لێ دەبڕۆ شێرەکەم نایڵێ مەجال نایە وەڵڵی ئەمێ بینێرم مەجال نایە ئەفساید نییە خۆ شورگۆڵی بۆ ناکرێ نازان بۆ بەرهانە ڕۆکە سەریعەوەکی کە جوانە ئەوانە بەس نایڵێ گۆڵچێکەشیان زەخمە من تاکی میسیە نە گۆڵە ئەخ وێزان لەوێ زۆر تۆپە گێڕێتەوە دەبڕۆ دەی دەبڕۆ خۆت و گۆڵ ئەوە گۆڵە بەس حراگەکەی ناشرین بوو ئەوە کردیشم نازانوانەی کرد سێ گۆڵەکان سێری ئەها لەژە قاچی بۆ شیشەکە یەی بەدەستیەیە بە شیشەکە و ئەنجاچوو بە گۆڵە سەی ئەو هەندەیانەمان چیمان بۆ بە
بەخوا برا جوان بوو زۆرم بەدڵ بوو وتیشم گۆڵ نابێت دقەی 45 تا ئەجارە بە یەک شێریان بۆ بێنمە ناوە ئەزانین چیەکەین کریستیانۆقینە جێ خۆی بەنزیماکەین بە ئەمباپێ سەریا میسی دابەزێنم وەڵایی نازانم نە میسی دانابەزێنم یاری باتڵ ئاستی بەرز بێتەوە ئەی هاوار ئەمە مصاب نەوێت چیە دەستیگرتە بەژنەوە برانە ڕوو لەوەرە ئایسە مصابێت یەکسەر ئەنجاوەرە جەڵدە لێو نێهات و خۆ نەکوژی وەڵای خەتای خۆم بوو ئەی ناکاتێ سەحقیم بۆکەینەوە بڕۆ ئێمباپێ شتێکی جوانمان بۆ بکە دەی نێڵە لیە وەرە حەکیمی دەبڕۆ ئەو بۆ گۆڵ نەبوو نایاڵە نا کەلەکە بۆ خۆی ئەخ بە تاکی چەپەش خەریکە گۆڵەکە برە بژی بەس بەخوات خۆتی یانێڵە سەر لە خۆتان نەشێنن سەروتر وەرە ئەخ نەیەڵا پاساتەکە بەمەوە ئەوە دایاریسان بژیت ئەوە گەڕانەوێ بڕۆ هانێ بەخوا جوانەوە شویت باوەرانە زۆر خۆشە هەستێکی تایبەتی هەیە گۆڵکەی کەم بۆ حەیف نایاڵن تۆپەکە لە قاچیاتی نایاڵە لیە معقولە دەرکرد ئەو قوفڵانە نەبێ ڕێک ئەڕوات و گۆڵەکات و ئێستا شەیکە پازنەی ئەی بژیت دەبڕۆ ڕۆ ئەخ نەگەشت نایڵن ئەمباپێ گۆڵێکمان بۆ ناکە یعنی فریا ناکەین گۆڵە لە ڕێاڵ نەکا خۆش نییە ئاخ برانە ڕۆ ئەوە بووە کە ئەو گۆڵ چییان گۆڵە نە دەبێنە تۆپەکە
والله حەزەکەم بێ ئەمباپی گۆڵکەم بە قورئان 2 گۆڵم کردووە حەقی خۆی بوو بیکەم بە هاتریکیش ناڵن لە بڕۆ ڤان دایک خۆتی ئەخ دەبۆ ڕێک ناو دەسیکەکە دقی هەشتای عی بە گۆڵێکی تر نەکەم حەزەکەم بە ئەمباپی گۆڵێکم کردە بۆم ناکرێ ئۆفسایدە ئەو ئەمباپی و بە قورئان وامەزانی کاسمیرۆیە سەرم لە تێک چوو جوانەی گەڕێنێتەوە هێنە دۆڕان تاوە ئابە لێوە چۆن گۆڵەگرێ لیە بە قوربانە بە گۆڵێکم لیە کوێن باپی ئاوێت لەسەرەوە ڕەشەیە کوڕی کاسمیرۆ ئەمباپی لێگەچن ئەمباپی چۆتە پێش و کاسمیرۆش تا هاتە تاکیە و سەرم لێ تێگەشن نازانم خەریکی چی وا با گۆڵێکم کردایە ئەخ وەڵای نێیانێڵا گۆڵێکی بێ بکەم جەماعەتە هەم توانی کریسیانە بکەم بە هاتریک بە سەر ویستم با گۆڵێ بۆ بکەم کەچی نەگەشتە قاچی جاوە ڕیاڵمان کردە دەرە و خۆمان چوین بۆ فیناڵ فیناڵیش کێنیان بەرشەیە ئەوی ترکیە بۆ لای نازان جاوا بڕۆینە دەرەوزانین بەرکی ترکەوتوین زۆر جوان بوویەکەکان بێحەل گۆڵێکی تریش مەکرد یعنی خۆم نەبکە حسابکە ڕۆناڵدۆ کە دوورنێتە دەرەوە کاماڤینگا I am loving me football دوو گۆڵی خۆش جەماعەت یەک دەقە بزانم بەرکێکەوتین لە سوپەر کووکوە یاریەکە نەکراوە جارێ دابا جەماعەت کۆتایی ببێنم هیوادارە بەدڵتامێ ناوی یاریزانەکان بنووسن کە حەزەکەم بێنم خۆشم چەند یاریزانی گێنم ینی بۆنمونە کریستیانۆ ئەڕوات میسی ئەڕوات پێماوێ ڕۆدریگەر و ڤاندایک جابێ جێگەکانیان پڕکەینەوە هیوادارە ڤیدۆکەتان بەدڵ بێت و تا ڤیدۆیەک درو پارتێکی دری فیفا 23 خواتان لەگەر هەر لە خۆشییا بن خوا حافیز